خۆشەویستانم سڵاوتان لێبێت و بەردەوامی لە پێشکردنی پرۆگرامەکەمان بینەری پرۆگرامەکەمان بن فەرموو کاک خالید ئەتوانی وەڵام بدەیتەوە. بڵێ لە ڕاستیدا دوو خاڵی گرنگ هەیە کە بە پێچوانەی ئەوەی کە عەبدوڕەزاق وتی کە ڕۆشنبیران چاواشەی کە عەبدولوەهاب کە چاواشەکاری خەڵکی کوردستان دەکەن من پێم وایە زیاتر نوێنەرانی دەسەڵات لێرەدا گرفتیان هەیە. یەکەم بەوەی کە خەڵکی کوردستان پێ نەگەیشتووە ماوەیەکی زۆر ژێردەستە بووە و هەتاوەکو ئێستاکە نەگەیشتۆتە ئەو ئاسە. من پێم وایە ئەگەر خەڵکی کوردستان ماوەیەکی زۆر بەلای ئەمانەوە ژێردەستە بوو بێت دەبوایە خزمەتێکی باشتریان بکرێت. ئەمە خاڵێکی زۆر بنەڕەتیە. باشە ئەگەر ئەم خەڵکە هێشتا وەکو نەگەیشتوتە و ئاستا و ئەگەر پەیوەست نییە کێش گرفتەکان بە حیزب و وەلاعاتی حیزبیەوە کە لە ناو حیزبەکاندا هەیە بۆ نمونە لە مەسەلەی نەوتە ئێمە سێ یاسامان هەیە کە پەرلەمانی کوردستان دەری کردووە. ئەگەر تۆ دەزانیت خەڵکی کوردستان نەگەیشتوتە و ئاستا بۆ هەر لە سەرتاوە لە پەرلەمانە ناڵی کاکە ئەم یاسایانە لە میلەتەکەی ئێمەدا لە حیزبەکانی ئێمەدا جێبەجێ ناکرێت با ئەم یاسایانە بۆ دەرنەکەین بەڵکو کۆمەڵی یاسای تریان بۆ دەربکەین کە بتوانرێت پراکتیک بکرێت. بەڵام مەسەلەکە لێرەدا نییە. ئەمە من پێم وایە جۆرێک ئیهانەکردنە بە خەڵکی کورد کە خەڵکی کورد نەگەیشتوتە و ئاستا. مەسەلەی دووەمیان بۆ نمونە هەر حیزبەکەی کاک عەبدولوەهاب پێشتر حکوومەتی بەدەسەوە بوو لە کاتی خواحافیزیە وتی ئەوەندە پارەمان لە شیرینی نەوت وەرگرتووە 4 ملیار دۆلار 5 ملیار بوو ئەوان ملیارێکیان سەرف کردبوو کە لە سەرکردنی حکوومەتی شانە بوو حکوومەتی دوای ئەوەشیش قسەیەکی لەسەر نەکرد. باشە ئەمە چ پێویستی بە ئاستێکی ڕۆشنبیری هەیە کە کورد بگاتە ئەوەی وەکو ئەمریکیەکان یاخود وەکو ئەوروپیەکان بۆ ئەوەی بزانێت کە گیرفانی هەیە و دەتوانێت پارەی تێ بکە ئەو خەڵکە ڕەش و ڕوتە وانە من پێم وایە جارێ ئەمە یەکەم خاڵی ئەم حکوومەتە نوێ بەڕاستی دەبێت بە دوواداچوون بۆ ئەو پارەیە بکە کاتی خۆی وتی ئەوە ئێمە دامان ناو دامانە بەم حکوومەتی دوای خۆی وتی لای من نییە نەهاتووە نازانین چۆن سەرف کرا. خاڵێکی تر کە من پێم وایە ئەمە زۆر بێڕێزیکردنە بە نەتەوەیەک بەنەوەی نوێ کە هەرچیە نمونە دەهێنرێتەوە لە سویدیشە ئەو گەندەڵیە هەیە لە ئەمریکاشە ئەو گەندەڵیە هەیە. من تێناگەم چۆن حیزبێک چۆن حکوومەتێک بڵێ ئەڵێ ئەو نمونەی تێدا هەیە بۆ نمونە ئەوانش ئەوان هەیە بۆ نمونە ئەوان من ئەگەر بە مناڵەکەی خۆم بڵێم درۆ مەکە بەڵام تۆ بیت لە بەرامبەر ما بڵێ قیناکە با درۆ بکە لە بەرەوەی خۆ درۆکردن لە سویدیشە هەیە. یعنی تۆ نەوەیەک و نەتەوەیەک بە نمونەی خراپ پەروەردە دەکەی یاخود دەبێ بڵێ لە سویدی شەفڵانە نمونەی جوان هەیە حکوومەت تۆ ئەرکی سەرشانتە کە ئەو نمونە جوانە بێنیت. سەیرە ئەم هینیان کردووە بە جۆرێک لە مۆدیل بۆ ئەوی ئێمە قسە لە گەندەڵی نەکەین ئێمە قسە لە تێکەڵبوونی حیزب و دەسەڵات نەکەین ئێمە لە کەمکورتیەکان نەکەین لەبەر ئەوەی لە فڵانە شوێنی شەیە. باشە لە فڵانە شوێن هەزارە هەنمونەی جوانی داوە بەدەستەوە لە مێژوودا. ئەمریکا هەتاوەکو ئێستاکە ئاستی بەشەریەتی هەموو بەرز کردوتەوە. یعنی تۆ لەوێدا ئەگەر گۆندەلیا ڕایس کارێکی ناشرینی هەبێ ئەبێ ناشرینەکەمان بۆ لەشی باشیە سەرۆتێکی باشی قسەکە گۆڕی سەروەت و بازرگانی جیاوازە سەروەت و بازرگانی تۆ لەگەڵ ئەوەیانیت کە بوونی کۆمەڵێک بزنسمانی گەورە لە ناو ژیانی سیاسی ئەمریکیە لە ناو ژیانی سیاسی ئەوروپیە هەر لە ڕایسەوە کە بە نمونە هێناتەوە تا ئەگاتە سەر بوش خودی بۆش کە خاوەنی یەکێک لە کۆمپانیا گەورەکانە تا ئەگاتە سەر ئۆباما کە بە شێوەیەکی گشتی سەرۆک کۆمەڵەکانی ئەمریکا پلە باڵەکانی ئەمریکا پسا با پرسیارێکم تەواو بکەم بزنسمان بوون و خاوەنی کۆمپانیای زەبەلاح و گەورە بوون کاکە عەبدولوەهاب خێرە لە هەموو دنیای ئەمە هەیە بۆ لە کوردستان ئەندامی مەکتەبی سیاسی حیزبێک خاوەنی 6 کۆمپانیا نەبێت 2 کۆمپانیا نەبێ خاوەنی کارێکی بازرگانی نەبێ و پێمان وابێ کە ئەبێت تەجرید بن لە هەموو بازرگانیەک. بەڵێ ئێستا من پێم وایە بڕێکی زۆری ئەو پارەی کە لە هەرێمی کوردستانە دەست کارمەندانی حیزبی دەست بڕێکی زۆر لە کۆمپانیا کەوتووە کە بە شێوازێکی ناشەرعی ئێمە ناوی لێ دەبین لە ڕێگەی نەوتەوە هاتووە. بەڵام ئێمە بۆ نمونە من دژی ئەوە نیم کە نەوتەکە بچێتە دەرەوە بەڵام کە نەوتەکە دەچێتە دەرەوە خۆ دەبێ بزانم سەروەتەکەی شێ لە کاتێکە کە دەچێتە دەرەوە کۆمەڵێک شەریکات دەی بەنە دەرێ منیش دەزانم کە سوود وەردەگرن بەڵام خۆ دەبێ بزانین شەریکەکان کێن. وانە ئەو یاسایانی کە پەرلەمانی کوردستان بۆی دەرکردووە بۆچی ئەو یاسایانە بەرقەرار ناکات. ئالێرەوە تۆ گومان لە سەرجەمی پرۆسەکە دەکەی وانە وە کە لە کاتێکە بزانیت
فلسێکی ئەو پارینەوتە نایەتە ناو بوجەوە فلسێکی ئەم پارینەوتە قسەی لێ ناکرێت کەواتە سەرجەمی پرۆسەکە دەبێتە پرۆسەکەی من لەسەر ئەو پەیوەندیە بوو کە لە بینی سیاسیەکان و کۆمپانیایە لە بینی حیزب و کۆمپانیا هەیە چ قەیدی هەیە مەسئولێکی سیاسی خاوەنی کۆمپانیای نەوت بێت چ قەیدی هەیە ئەمە بۆ نەبێت لە کوردستانە بۆچی نەبێت ئەگەر یاسا هەبێت لە ئەمریکا هەیە ئەگەر یاسا لە ئەوروپا نا لە ئەمریکاشە بەو شێوەیە نیە سەرۆکی کۆمپانیای نەوت سیاستمەدارێکی گەورە نیە بەڵام سیاستمەدارەکان دایمە ڕاوێژیان پێ دەکەن لەبەر ئەوەی بۆ ئەوەی بزانن ئەم کۆمپانیانە پێویستیەکانیان چییە و پلانی چەند ساڵی خۆیانی بۆ دابنێن لە کاتێککە ئێمە لە هەرێمی کوردستانە هیچ شتێک لەو شێوەیەمان نییە ئەوەی دیکشنی بوێن سەرشیکەم دەست بەزبوون بۆی بێن مشکە ئەو کاتێک کە خۆیانە و مدیری عامیشن و نایب ڕێز جمهوری ئەمریکایە بەڵام مدیری عامی ئەو شەریکاتەیە تێگی بە تایبەتی شەریکە ئەسلحە شەریکە خواردنی جایز بۆ معسکرات بۆ ئەوانە هەمووی ئەوەیە بەڵام کە ئەو کاتێ نایب ڕێز جمهوری بێ ڕئیس مەجلیس ئیداری کۆمپانیەکە نابێت ئیستیقال ئاکات یەکێتە شوێنی بە موقەت لە ڕای جوێتەوە شوێنی خۆی بزڵت بۆی بۆ بزانی کەوایە زۆر چاکە بۆ معلومات باشە لە هەرێمی کوردستان ئەوەی ڕوویداوە سم باسێکە بۆ جەناب بەڵێ بڵێ یەک دقیقە سەبەر جەناب باسی کە من بۆیە من نەموتووە ئەمانەیە خوا نەخواستە خەڵخەڵخەتی من ئەمێ ڕێگا لە هەڵخەتان و چاوەشکنی خەڵک باشە بۆ شێوەیە تۆ ئێستا مە عەرزەکەیت ئەڵێ 4 ملیۆن شیرینینە و دیار نییە 4 ملیار پرێسک 4 ملیۆن 5 بوو ملیارێکی بۆ مەطبوعە و نازانم سەفەر و کۆمپانیا شینێکی کە پێی دراوە شەمانە 4 ملیاری مایە قسەکەتە جەناب تەواو تایرە لێرە بە دۆ تاوانێ بوورە کاک خالیجان بۆچی لەگەڵ وەزیری نەوت دوو جار لە دوو بانگێشتا و پەرلەمان هەموو تەفاسیلە مدراوە لە هەموو کۆبوونەکان باس کراوە لە ڕۆژنامە و سەحافە زۆر بداوە لێ ئەم مۆزوع کراوە نازانم چی تۆی زانی باشی زانیت ئەم قوانە بوجانەوە لە بوجانە پێ دەڵێن بە مەکشوفی وتمانە من ڕقمی حسابەکەیەتی ئەمە ئەوەیە کاگاشتی هەورامی هاتووە کاکە ئێمە بەڵام ئەی خەڵکینە کە کوردینەکە کە بەعزە شتێ سیاست خۆ منی بخێتە سەر مێزە اقتصادەوە نیە تۆ سوڕی ئەم وڵاتە و اقتصاد و ئەمنی قومی ئەم وڵاتە بێتی سەر ئەم مێزە باڵێک هەموو عالەمی بزانین من چەند دیارم پێیە و چیم خواردو و چۆن اتفاقاتم کردو لەگە چ قساکەم و لەگە چ قسە ناکەم سیاست لە دنیاوە ناکرێتەکە سیاست کۆمەڵەیە نهێنی خۆی هەیە بێ پارێزرێ جا بەعزێکی بۆ 10 ساڵە بەعزێکی بۆ 25 ساڵە بەعزێکی بۆ 50 ساڵە بەپێی قانونی ئەو وڵاتانی کە تێ بەعزێ ئیلە الأبد نابێ ئیلە الأبد نابێ زۆر چاکە ئەو پارەیە ئەو سەرۆ قانونی دەڕاست کاکە باس بۆسکم بۆ وەزیری دارایی دەڵێ من ئاگاداری نیم کاکە من سەرۆکی حکوومەتی پێشووتی من ئاگاداری نیم کاکە تۆ من بەرەڵی بەڵام لە سەدان من بەری واوتراوە پێشتر کە ئەم پارەیە بۆچی نەوتراوە و زۆر باش ئێستا بڕەنگە بیریش بکەوێتە کە چۆڵدراوە کاک ئاشتی هەورامی کە لە هەموو هەردووە بە بانکەشەکەی پەرلەمانەوە ولا لە پرس کۆنفرانسەکانیش ئەڵێ ئەم پارەی بۆیە نوختی خۆی نەبرە کاکە ڕجاتان لێکەم ئەمە سەروەی قەومی ئێمەیە بیدەین بە عێراق ئەبێ ئەم 4 ملیارە ئێمە 300 ملیۆن وەرگرینەوە کاکە ئەوی کە ئەبا لە ساحەبەی بێمادرێتەوە لەبەر ئەوە ئێمە خۆمان کردومانە عقودی خۆمانە حەقی خۆمانە باشە بۆ ببین ببەغا بۆ لای ئێمە نەبێ بۆ لە حسابەکانەوە بە کوردستان باسی ئەومان کردو کاکە جان کاکە عقود جیاوازە شیرینی جیاوازە حکوومەتی مرکزی قەت داوای شیرینیەکە ناکات بان فلس بە فلس داواکە یەکێ لەوانەی کە شارستانی ئەڵێ ئەگەر داواشی کراوە چەند پارە وەرگیراوە ببێ ئەگا ئێمە کراوە لە بەرەوەی مەشت ئەوان ناکەین ئەڵێ بۆیە پارەی زۆر چاکە سەرۆکی هەرێم خۆی وتی ئەو پارەیە کە لە نەوتەوە دێت نەوتی هەموو عێراقە دەبێت بچێت ئەوە کاکە ئەمە پێش ئەوی کەمە لەگەڵ اتفاقی نەوت و غازەکە لەگە عێراقی ئیمزا بکەین ئێمە باسیەوەمان کرد ئەمە پێش کرابوو ئەسڵەن کاتێ بیری زاخۆ دوای زیکردنەوەی تەقتەق و بیرەکانی کەلار بەڕاستی ئەسڵەن هەر حکوومەتی عێراق لەگاشی دەبێت لێمە خودی خۆمان کردن یعنی ئەم هەموو شیرینیە بڕوات لە بەناوی ئەمنی قەومیەوە تۆ لێم داگیر بکەیت بەڵێ ئەمەیەک دوو ئەو نەوتی کە تۆ پێ ئەڵێ ڕەشسۆن جەر بەش ئەوە لە کاتێکا من نازانم دۆسیی ئەوتیم نەوتەوا بوو پارۆتوانەوە بوو کەشفەکە بوون من حیزبیم عیلاقە بەسەڵ حکومانێ بەڵام مەجبور وەک کابرایکی عەلامی وەک جەنابەت وەک بڕۆژ ڕامنووسێک بیڵێم بۆ باسکە بەڕاستی بە خەڵکی باسکە بۆیە من ئەڵێم هەموو ئەو شتانە مەکشوفیە ساڕات باشە تۆ ئەڵێ ئەم بوجێ کەس نازانێت ئەو جیفانی خەڵک یعنی بە چی وجدانێ قسەکەی بوجە هەر حیزبەکەی جەنابەت بوجدەوەکەی جەنابەت لە ئەمەی پارە پێرارەوە مانگێک محتەل من نەکرد تاوەکو مناقەشی فلس بە فلسی کرا دینار بە دیناری فەقەرە بە فەقەرەی چەند فەقەری زاڤەکرا چەند فەقەرە لابرا چۆن ئەڵێم خەڵکە ئاگادێنێن ئەم بوجێ چەندەوە بۆ چێ کاکە وەزن قسانێن وەزن ئوسلوبیان برە ئەوەی کە ئیزانی بڵێ ئیزان ئەوەی نەیزانی وەزن چاوەشەکردنی خەڵک ببینن باشە ئەو بوجێ بینیوە تۆ بوجێ هەرێمی کوردستانە بینیوە منطقیە دوو مانگ سێ مانگ مناقەشە کرا ناو پەرلەمانی کوردستانە کاکە نەوت پەیوەستە بە سامانە سروشتیەکانەوە منطقیە خەرجی وەزارەتی سامانە سروشتیەکان لە داهاتەکەی زیاتر بێت ئەدی پارەی نەوتەکە دەچێت من خەڵکی خەڵمەوە بەڕاستی خەڵکمەوە ئەو ئەڵێ حیزبەکەی تۆ ئاشکەکەم
يعني وەکو بزوتنەوەکەی ئەم برا بەڕێزم کە خالید يعني ئەم بزوتنەوەی تازە لەم دنیاە لە دایک بووە هەموو شتێکی متەکامل چینە جارێ لە 21 ساڵی ئەو حکومڕانی هەژدەی ئێوە وەک ئێمە مەسوولان ئەمێک هەمووتان لە یەکیشتانی لە 1950 لەژین توانێت نابەهی زۆرێک باش جناب دەڵێ خەڵکی کوردستان ئەوازانێ ئەو حەناوە حقەتەکەیە ئەوەیەک سێرکە دوو ئێوە سەرکردەی تاجتان نییە ئێوە کومپانەتان نییە ئێوە ئەرستان نییە ئەگەر وایە زەویتان نییە بەڵێ زۆر چاکە زۆر چاکە باشە تۆ کە حکومەتی بەدەستەوەیە ئەوەی سەڵات ڕقم لای بڵم سەڵاتی بە خەڵک باشە بۆچی یاسا ناخەیتە کار بچێت ئەو بەرپرسە دەست بەسەر پێشە تۆ جارێ بۆ یاسا ناکەی بەسەر وایزە بە من مەڵێ بۆ خۆتی بڵێ بۆ ڕق بزنەوەی خۆت چاکەن جوارە بە خەڵکی باشە یاسا بکە بەسەروەر تۆ جارە بزنەوە چاکە کە مەلاین دۆلار و دیناری ملەتی لایە وأرزي ملتي لا وثروتي ملتي لا أو اختاره نصيحتي بارتي بكا يشتي بكا يخلص تدش بكا هذا من برا برا إسا بسيارة كلا سنوية باري نوتكا أما بدس حزب ونيا بدس حكومته إلى هذا وزير داري نلا بالرئيس بوجدان من أعداد بيز قال مساعد لا بلا أخرب كاك خالد أو من حي حكومتها حزبك وريدك دي بالمتي خوان كاك خالد أجر برسالة بودا أجر وانا دزن اخر شويه كاكا لا بس خوش كبري برس خد شاكا جورم مالي خد شاكا جورم بالمتي خوش مالي خد شاكا جورم مالي شاكا ايوا اجر توكو هاتسوراوشی بزودنەوەی گۆڕان وەکو ڕۆشنبی دەکە و کەسێک کە نەقدی پەیوەندی سیاست و بازرگانێکی لە هەرێمی کوردستان لە کاتێکە تۆ دان بەوەیە ئەنەی ئێستا دان بەوەیە ئەنەی کە لەناو خودی بزودنەوەی گۆڕانشە لەناو سەکرداتی بزودنەوەی گۆڕانشە مندانی پێدا نانێمە ئەو کاری من نییە ئەو کاری من نییە ئەڵێ هەیە یاسا بکە بە سەروەر بابێت یعنی تۆ ئیزانی لای پارتیە بەڵام لە بزودەکەی خۆ نەزانی هەیە من قسەم لای پارتی نییە من قسەم لای پارتی نییە باسی من کرد کاکە حیزبەکەی تۆ حکومەتی پێکەناوە تۆ دەڵێ حکومەتی پێکەناوە حیزبەکەی من ئێمە قسەمان ڕوبەڕووی حکومەتە و تێکەڵاوبوونی حیزب بە حکومەت لەم دۆسێدا وایەوان من ئەوش جوابێ مکاڵۆ کۆی کاڵێک وتارێکی بەڕز بەختار علی لە دنیای نییە حکومەتە تلافی حزبی بیا حزبی بیا سیاستە بیا مجتمع دروست کرا بێت لەسەر ئەساسی دیموکراتی سیاست مەسەلێکی ترە ئێستا ئێمە بەتەنهایی چوتی پارتی نین کە بازرگانیەکەن بازرگانی جیاوازە لە بازرگانی گۆڕانیشێکە ئەحزابی تریش ئەیکەن ئۆپۆزیسیۆن بە شێوەیەکی گشتی خاوەنی کۆمپانیان خاوەنی شێوازی جیاوازیان هەیە لە دەستخستنە ناو بازار ئەسالبی جیاوازیان هەیە لە بەشداریکردن لە نەشاطی ئابوووریە بۆ قسە لەسەر ئەمە ناکەن بۆ ئەمە جێگەی ڕخنە نەبێ بەڵام بەشداری ئەحزابی ناو دەسەڵات بە تایبەتی چێتی پارتیکە حکومەت پێکەین بە شێوەیەکی سەرەکی تۆ کە حکومەت پێک دەهێنیت دەبێ بە دوای مەسلحەی عامە بڕۆی وانە حکومەت بۆ ئەمە پێکەهێنرێ بۆ نمونە تەوزیعکردنی ئەرز کە کراوە هەتاوەکو ئێستا چەنەی لە خزمەتی کارمەندێکی سادا بووە نەوت کە مەسلحەی عامەیە مڵکی ئەم خەڵکەیە هەتاوەکو ئێستاکە چەنەی بە شەفافانە هاتوۆتە بەردەمی خەڵک وانە گەشت و گوزار هەتاوەکو ئێستاکە ئەو ئوتێلانە کە کراون چ ناو چێک جگە لەوانی کە هەمان بۆ ئێمە تا ئێستاکە دوکانمان هەیە فلانە شوێنمان هەیە چ ناوچەیەکی تری گەشتیاری لە هەرێمی کوردستانە دروست کراوە کاک عەبدولوهاب باس لەواکەی تێکەڵکردنی سامانی گشتی بە بڕیاری سیاسی مەسئولەکان بە تایبەتی ئەو پارەی کە لە بەغداوە دێ و تێکەڵکردنی بەکاری بازرگانی پرسیارەکەی من ئەمەیە تۆ باس لەواکەیت کە ئەمە بەشێکە لە ئەمنی نەتەوەیی کورد کە باس لەو 4 میلیارد دۆلارە بۆ ئەوەی نەچێتە ناو خەزانەی بەغداوە بە پێی ئەوەی وەزیر لە بەردەمی پەرلەمانەوە بەڵام معقولە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دوای ئالوگۆڕی ئاشتانی دەسەڵات لە کابینی پێشەوە بۆ کابینەکەی دکتۆر بەرهام و وەزیرەکان بڵێ ئێمە نازانین ئەو پارەیە چی لاتوە ئێمە ڕاستە ئەی معقولە سەرۆکی حکوومەت سەر بە ئەمنی قەومی کورد نەبێ و نەزانێ ئەو داوە طبعا ئەو پارەی تحویل کرا بۆ بودجێ حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام دوایش کە قسەی لەسەر کراکە وتان باجارێت لە ڕقەمێکی حسابێ بێ ئەو پارەیە هەیە و وجودی هەیە و ئەم میلەتێ ئەم خەڵکەیە بۆ چۆنی بەکارێت چۆنەگەر ئەوە کەوێتەوە سەری پەرلەمان ڕۆژە قرار بات و فەرزی کە لەسەر حکوومەت بکات ئەو 4 میلیارە ئیتر با لەوێ نەبێت جا حکوومەتی عێراق پێزانێت لێمان نەسەنێتەوە لێمان ناسەنێتەوە ئەسڵان من بەڕاستی موجونەوە ئەم تەفسیلەش بم چونکە درابوو لە شوێنی خۆی تەواوێت ینی بەڵام بەرحاڵ لەبەرەوەی کاکە خالید قسانی کە بۆ ئێمە وەڵام مایەوە
من ئەم یەکشی کەش بوو ئەو چمکێکی تر هەیە لای ملەتی ئێمە زۆر چاوەشاکرێ وەڵا حکوومەت و حیزب جاب بکرێتەوە بەڕاستی زەنی بەداخەوە ئەمەش چمکێکی خەڵەتەکە لە خەڵ بەغاڵ دەگەنڕێ حکوومەت و حیزب لەک جا ناکرێتەوە حەزمتە لە هەموو دنیای ئێستا بەسەکەم بۆ چاوت کام وڵاتە زۆر ڕقی پێشکەوتۆ چ لە ئەمریکا چ لە ئەو نموزەجی دیموکراتی جوان و باشانەیە سوودی چەکەلارە باشکەن من لە باسیەوە ئەم حیزبە ئەندامانی مەکتەبی سیاسی سەرکردایەتی خۆی کادری متەقەدیمی خۆی تەرشیحەکە بۆ پەرلەمان بۆ بەلەدیاتی شارەکانی کۆمی ناخود بڵین انتخاباتی محافظات یا مەجالسی بەلەدیات باشە بۆ ئەوێکە بکە کە تەواو بوو هەمان ئەم لەم حیزبەوە چون بۆ ناو حکوومەتە ئەوێ تری ژێت دەر بۆ ناو حکوومەتە ئەمەی ژینگەی بۆ ئێرە ئەمەی چەپەکانی بۆ ئێرە ئەمە کوالیسیۆنێکە دروستیان کردو حکوومەتیان دروستکە بە سێ حیزب بە سێ حیزب لەو سەر جادۆ خەڵکیانیان وەڵا کاکەوەرە بۆ وەزیر کاکەجان سێ حیزب یعنی ئەم سێ حیزبەم حکوومەتە دروستەکان دوایەوە ئەنجام معارەزێ بلۆچێک دروست دەکات ئەوانن کە مراقەبەیەماکەن وە لە پەرلەمان پێگەێنن ئەو کاتە لە یەک شوێنایە کاتۆم بڵێ حیزب لە حکوومەتەکەرەوە کەندا مەڵبەندێک یان لقێک یان ناوچەیەک یان کاغەزە نووسێ بۆ وەزیرێک یان بۆ محافظێک یان مقام دنیا حەولە کاکەوە بکە ئەمە من لەگەڵیان ئەبێ فاصل کرێ بەڵام حیزب لە حکوومەت جاگرێتەوە ئەمە نە ئەسڵی هەیە نە چەمکە نە باسە نە قابلە چونکە هەموو دەوڵەتێکی دیموکراتی کۆمەڵ لە ڕەکیزی ئەحزابی سیاسی هەیە یا بزوتنەوەی سیاسی هەیە یا ڕێکخراوی سیاسی هەیە کە ئەو پەرلەمانە کە ئەو حکوومەتە دروست دەکەن معناها حیزب لە پشتی دروستکردنی حکوومەتەوەیە چۆن لێک جاگرێت من نازم چۆن خەڵک بەم نوعا بە خەڵکی هەڵە بڕۆ جای کەرەوە ئەبێ من دانیشتم بڵێ مادام مندای مەکتەبی سیاسیم نابێ بەندامی نابێ بە وەزیر نابێ بدر عامێک نادام دەمێکی قیادی و حیزب نەکەدی و تەقەدیم حیزب نابێ نیشتی وارە دنیا حکوومەت و حیزب تێکەڵا بۆ معلومات تێکەڵ بەڵام لێکەتە پەیوەندی بە مەسەلەی بازرگانی و ئابووری و بازارەوە ئەنجام من ئەمێ ئەوەی بازرگانیکە بەڕاستی من شخصی خۆمار لەگەڵ و سەرتاش باس کرد من بە هیچ جۆرێ لەگەڵ ئەم زەبتکردنی ئەم عملێ ئەم پرۆسی بازرگانی پێوەنی نەزم کومپانیا بەڕێوەبردنی پێشکەوتی اقتصادی پێڵی گەندەڵی پێڵی مقابلەکە ینی کە بڵێ خراپە و بڵاو بوونەوەەوە بەڕاستیەوەش ئەمانە هەمووی ئەبێ بە یاساک ڕێ بخرێ و بەڕاستی بێ ڕێگا بژێ لە چەرچی سیاسی ڕێگا بژێ لە گەندەڵی لە بازرگانی گەندەڵ لە مەسئولی گەندەڵ لە مەسئولی بازرگانی گەندەڵ من ئەمە هەمووی لەگەڵم بە یاسا ڕێ بخرێ باشە بەڵام تحریمکردن من لەگەڵ تحریمکردن نیم بڵێ نابێ وڵای مادەم تۆ مەکتەبی سیاسیت نابێ مان ناتەوێ بیخۆی شتی وانە کامە زۆر شۆڕ ڕژار بووە لە دنیا جیڤارە شۆڕ ڕژار نەبوو کە لە کوبانە چۆ ژوورەوە بە پێ ڕۆشتن بەش بە کڵاشۆ چوون ژوورەوە دوای بینیمان چۆن کادیلەکانیان لێ خوڕی لە جادەکانی هاڤانەیە بەڕاستی تۆ زۆر سێ وەڵامان تۆ لە شاخەت تەخۆرەوە تۆ بە کالە هاتە خوارەوە تۆ بەنان هەر بخۆی بەڵام لە سوید و هۆڵندای کە جەڕەکان زۆریشیان هەن بە سیارەیەکی عادی هەڵسوکوتەکەن و دوایش کە حکوومەتەکە بەجێڵێن نەر بەس سیارەی احتیاجەکان دەڕوات پاسکی لەگەڵ 6 بەلەمی لە جوواوەکە ڕاگرتە دیژماڵەوە مامنادی جان خاڵی دووهام ئەوە کارەساتە بێ بەڕاستی کە حیزب لە حکوومەت جیان نەکرێتەوە چونکە ئەگەر بوون ئێمە حیزبێک پێک بهێنین ئێمە مەسلحەتێک بەرژەوەندێک هەمیشە حیزبیش بریتی بووە لە نوێنەرایەتیکردنی بەرژەوەندی گروپێک لە کاتێکە ئەم بەرژەوەندی گروپە لەگەڵ بەرژەوەندی عامدا تێکەڵاو دەبێت یاخود بەریەک دەکەون لە ڕاستیدا کارەساتە خوڵقێنێ ئەگەر بێت و ئێمە دەستی لێ هەڵ نەگرین و نەینە دوا و پاشە کشە نەکەین و بیر و بۆچوونی خۆمان ئێستا کە خۆی یەکێک لەو کێشانە کە هەبووە هەمیشە حیزبی کوردی وای بیر کردوێتەوە و یەکێک لەوانش پارتی دیموکرات کە حیزب لە جێگەی نەتەوە یعنی ئەو بیر دەکاتەوە بەسە پەرلەمانە هەو جوزانانی ئێستاکەوانی حوزور مشارەکەتان هەیە لە مۆزا لەم تەجروبەوەنی بەڵێ چێونەوە جادە خەڵتان هێنێ ئەندەمەکانی خۆتان بردونەوە پەرلەمان بێگومان سەم لەوە نییە نەموتووە نەموتووە لە خۆرە تەدەخول کاکە جاکەرەوە جاکردنەوە جایە تەدەخول جایە نابێت دەستێوەردانی حیزب پێ لە ئیش حکوومەت بەڵێ ئەمە تەواو ئەوە چۆن دەبێت بەڵام حیزب حکوومەت نابێ ئاگا لە قەمێکەوە بێ ئەمە غەڵەتەوە تەفسیرێکی غەڵەت هەدا ئاخر ئەوەیە کە تۆ بۆ جنابش خەڵک خاڵی دووەمیشیان بریتە لەوەی کە دەڵێن هەمیشە ئەوانی سەر بەدەسەڵاتن دەبێ ئەمە بکرێ دەبێ ئەوە بکرێ دەبێ ئەوە بکرێ ئێ باشە خۆ حکوومەت بەدەست حیزبەکەی خۆتانەوەیە بۆ نایکەن چێڕێ لێگرتوون وانی باش ئەوەی ئێستای بینی لە ساڵێک گووە بوو ئەوەی بینی پێش 7 ساڵ پێش بوو پێشخوانی سەڵان نەگۆڕاوە گۆڕانکاری نەبووە نابەر و خراپتر ڕۆشتووە تۆ حسابی ئەوە ناکەی کە ئادەکە کە نەفس هەمان پەروەردەکە کە ڕەشبینی وەلو حەکە بە ڕەژە بینی و هیچ شتێکی سپی لە حەکە نبینی تۆ پێت وتراوە یا فێر کراوی یا پەروەردەکەی ئەبێت تۆ هەموو شتێ ڕەتکەیتەوە بڵێ هیچ نییە هەمووی ڕەشە دنیا ڕەشە ئەم بۆچوونەکان ئیندە ڕەشە ئەمە چێکەکە چۆن ئینسان وە نەئەژی
ناتوانێت تعامل اجتماعي بکە، ناتوانێت کاری سیاسی بکە، ناتوانێت وڵات بەرێ بەڕێگاوە، ناتوانێت وڵات بەنیاد بێت، مشتەمەش بەنیاد بێت. بەم شێوە ڕەشەی کە تۆ جەنابەت بەڵاکە تۆ براکانی تۆ هەواڵەکانی تۆیکەن یا هاوڕێکانی تۆ بیرەکانی تۆکەن بەڕاستی ئەوە زۆر هەمیشە ڕەشبینی جۆرێک لە پرسیار دەخولکەنێت، هەمیشە جۆرێک لە ڕەشبینی پرسیار دەخولکەنێت. بانمەتی خۆت کاکە پرسیارەکە ئەمەیە، ئەگەر بڕیار بە حیزب کاری سیاسی بکە، ئەگەر بڕیار بە حیزب ئیدارەی وڵات کا بەرەو بەدیهێنانی عەدالەتی کۆمەڵاتی بەرەو ژیانێکی باشتر بۆ خەڵک، حیزب بۆ دەست لە کاروباری بازرگانی وەرایە. ئێمە ئەبینین بۆ ئێمە بازرگانی دەرمان ئەبینین لە کوردستانە کە بە هەزارەها تەن دەرمانی بەسەرچوو ئەگیرێ لە کوردستانە و ئەبینین و ئەفەوتەیە. بازرگانی خراپترین جۆری مەواد حد لە هەموو پێداویستەکانی ژیان ئەبینین. لە پشت ئەمانەوە زۆر بەکەمی بینی و مانەیەک لەمانە دادگایی بکرێت و هەمیشە قسە لەسەر ئەوەیە، یا با بڵێن سەرچاوی ناڕەحمی باس لەوەکە لێ پرسراوە سیاسیەکانن لە پشت ئەمانەن و دەسەڵاتی سیاسی بەکارێنن بۆ ساختکردنەوەی کاڵەکانن ئەگەر خراپیش بێ لە بازارە. کاکە من لە ئەلفی تای ئەم کۆمەڵە قسەستا کردم لەگەڵ جەناب ومن دژیشم ومن لەگەڵیشتام و چیشمان بکرا بیکەین بزانانی زۆر ڕاستانە، بەڵام ئەمانە پرۆسەن کاری شۆ ڕۆژێک نین ڕجاکەمە تۆ لەگەڵ مایت وەکو قسەی پیاوێکە ئەندامی سەرکردایەتی حیزبێکی حکومڕانە لە عەرەبی کوردستانە. ئەم قسەی تۆ زۆر جیاوازە لەو قسەی من بیکەم وەکو کەسێکی ئەعلامی وەکو نووسەرێک مستەقەفێک لەسەر جادە بیکات. قسەکەی تۆ مەسئولیاتی هەیە و تەڵەبی جێبەجێکردن ئەبێ ڕوبەڕووی تۆ بکرێتەوە. من لە هەموو شوێنێکی کەژوتمانێک لە منبەری جەنابتانەوە لە کۆبوونەکانی خۆمان وتمانە لە راپۆرتەوتمان لە قسەکردن وتمان لە سیمینەراتەوتمانە ڕجاءن ئەبێ گەندەڵی حەد و حدودی وەدامڕێت لە دنیا گەندەڵی من ڕێژ نەکراوە بەڕاستی نسبێ ڕێژێ لێرە بۆ لە وڵاتێکی تر بۆ کۆمەلگایەکی تر بۆ حکومێکی تر بۆ حکوڕانێکی تر من ئەمێ نسبان ڕێژەین ینی بەڕاستی، بەڵام ئەوەی ئێمە بۆمان نەکرێ بۆ نیکەینانی بۆ نیکەین و داوامان کردەوە الحاحمان کردەوە و ممکنە زۆر جار دەموچای خۆشمان ناشین کردەوە و لەبەر ممکنە کۆمەڵێک جار تووشی سەدای ببین بە ساڵ و سای چووی لە ماڵی خۆمان دانیشت نەزانین ینی زۆر طبیعیە لای من بەڕاستی ئێستا چی بڵێم ئەوەی کە من بێ بە حەقی بزانم بەڵام بۆ معلوماتە چیش کێ با بکوێ لەسەر من، بەڵام هیچ ناکرێت لەسەرم چونکە من متاکیدم ئیرادەیە لەناو حیزبێ منایە کەم ئیشی بۆکەم کاوش ئانانە ئەوانە نەمێنێ ئەوانش ئانەوێت ئەو ئیرادەیە بەسەرخین ئیرادەیەک ئەنجا لای یەکێتیش و ئیرادە هەیە لای برادرانی گۆڕانیشەوە هەیە لای لایەکتریش هەیە ئەو ئیرادەیە کە ئەمانەیە کۆمەڵ سەرلەبەری هەمووان کو دەستە جەمعی بێ هەرێکە لەر موقعی و شوێنی خۆیەوە بێ ئەبێ ئەو دیاردە دزیەوانە نەبێ بن بەکرێت. زۆر سپاس کاک خالید. ئێوە بەردەوام باس لەواکەن کە حیزب بۆتە کۆمپانیایەک نەک هەر کۆمپانیایەک وەکو هەندێک سەرچاوی ناو ئۆپۆزیسیۆن هەندێک ڕۆشنبیرەکەن باس لەواکەن کە حیزب بۆ خۆی بۆتە کۆمپانیایەکی ئابووری و کۆمپانیایەک بۆ دەوڵەمەندکردنی ژمارەی کەس لە ناو حیزبا باڵادەستن. بەڵگەکان لە پشت ئەمەوە چییە؟ کەم ئەدیلەکانە؟ بەڵێ لە کاتێکە کێشەیەکی بنەڕەتی بوو ئێمە دەزانین بۆ نمونە مەسەلەی کۆمیونیکیشن ئەمڕۆکە خاڵێکی زۆر گرنگە، هەتاوەکو ئێستا ئەو کۆمپانیانەی کە سربەیەکێتین لە هەولێرە ناتوان کار بکەن. ئەگەر ئەمە کێشەیەکی حیزبی نەبێ خاکی هەرێمی کوردستان نیە یەک حکومەت نییە یەکی نەگرتووەتەوە بۆچی ڕێگەی پێ نادرێت بۆ نمونە وانە ئەمە پرسیارێکی بنەڕەتیە. ئەگەر ئەمە قۆڕخکاری ناوچەیەک نەبێت لە هەرێمی کوردستاندا کە پێشتر ئەو گرفتە بە ئاشکرا هەبووە ئەم مەسەلەیەکی بنەڕەتی تر چاکردن نەڕێ ئەو دیاردێ بەرەو چاکردن نەڕێ کۆڕەک ڕێبەر ئەوانەی کە مواصلات هەموومان کردو زۆر چاک ئەگەر بەهاتە ئێمە لە تەلەڤیزیۆنەکان و قسەمان لەسەر نەکردا ئێوە خۆ ئێمە ڕێگر نەبوون هەر پێشمان نەزانی بوو پێش گۆڕان پێشوی جەنابی قسە بکەیت لە پەرلەمانی کوردستان لە کاک مەسعودیان پرسی ئەسڵا هەموو خۆمانێکی بوون بۆ معلوماتێکی پارتی بوون لە کۆبوونەوەیەکی زۆر فرفراوانە بە تاریخ پێ دەڵێم لەگەڵ جەنابی سەرۆک بارزانانی یەک کادرێ مەسا بەڕەحمەت ناوی شێخ مەحموود بوو هەموو کەس زانێ هەڵسا بە جەنابی سەرۆک بارزانانی وتی ئەوە وایە وایە ئەو کۆڕەک و ئاسایە ئیتر دابەشکردنیەوەیە وتی من ئەگەم لێنێ و متابعەکەم و چارەسەریشەکەن بەڵام هەتاو هەر ئەم حیزبانەکە ئێستاکە لە دەسەڵاتان ئەگەر بیرت بێ هەتاوەکو چەندین ساڵ کە ئەم خەڵکە ئەم جەماوەرە هەر هاواری دەکرد گەندەڵی هەیە ئەوان نکولیان لێ دەکرد ئێستاکە ئەوانی شاتون سەرەوەی کە گەندەڵی هەیە بەڵام خەڵکەکە ئاستی داواکاریەکانی ئەمڕۆ بەرزتر کردوێتەوە ئێستا بۆ نمونە جەنابەت بەر لەوەی کە من وەڵامی بدەمەوە تۆ خۆت باس لەوە کرد ئەدی بۆ کەس ناگیرێت ئەدی بۆ کەس دادگایی ناکرێت وانە ئیتر ئاستی داواکاری خەڵکەکە بۆ ئەو مەسائلانە هاتۆتەکە ئەمە کاتی بەنەمەکەمان تەواو بوو دو قسەی خۆتم بڵێ دو جملەی خۆش تێبتەوەی بڵێ هیوادارم ئەو ئیرادەیە کە کاک عەبدولوهاب باسی دەکات بێتەکایەوە و بە شێوازێکی سیستەماتیکی بۆ هەمومان بەڵام بۆ ئێوەش بۆ هەمومان پێکەوە بە هەر حاڵ ئێستا ئێمە لە دەسەڵاتانی نەگەر چوونە دەسەڵات ئەبێ ئەو هەژدەی مەسوول لەسەری هەموو تەجروبەکە مەسوول لەگەڵ ئێمە عینەشت
بڵێ ئەو ئیرادەیە بخرێتە کار خۆ ئەگەر نەخرێتە کار ئەو نمونانی کە ئەمڕۆکە ڕوەدەن خراپتر دەڕوات و لە هیچ کاتێکیشە ناتوانین ئاستی نەتەوەکەمان ئاستی وڵاتەکەمان قوربان منەمێ ڕێدی ئەو بمەوە بەڵێ خەڵک گیراوە خەڵک محاسبە کراوە فەسڵ کراوە تەرد کراوە و زۆری جەزای خەڵک درراوە ئەگەر ڕۆژێکە خالی ویستی بابێ دەلای من لیستێمێ بە دووسێ لاپەڕا چەند مەسئولین لابراون لەسەر حساب کراوە بەحاسە بەردەوامە متابعە بەردەوامە شەودی بەردەوامە بەڵام پرۆسیکی درێژخایەنە بە هەموو لاکان وکومە بۆ ئیرادەیەکە ئێستا تۆش تێدیم نەکرد بۆ ئیرادی خەڵبەت بە دوای ئەو لیستەدا دەچم و ناوەکانیش ئیشەڵا بڵاو دەکەین زۆر سپاس خۆشەویستانەمەوەی کە گوێتان نەبوو گفتوگۆکردن بوو سەبارەت با پەیوەندی نێوان سیاست و بازار و بازرگانی لە هەرێمی کوردستان بە میوانداری هادێک لە بەڕێزان عەبدولوهاب عەلی بەرپرسی دەستگای ڕۆشنبیری و ڕاگەاندنی پارتی دیموکراتی کوردستان لە پارێزگای سلێمانی و خاڵید حاجی ئەحمەد هەڵسوڕای بزودنەوەی گۆڕان سپاس بۆ ئامادەبووتان کاک عەبدولوهاب زۆر سپاس زۆر سپاس زۆر سپاس خۆشحاڵ بووم زۆر سپاس بۆ ئامادەبووتان